ئەم کاتتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵین کە لە خزمەتانین لە پانێڵی چوارەمە لەگەڵ پانێلیستە بەڕێزەکانی ئەمڕۆمان حەزەکەم بە کورتی پانێلیستە بەڕێزەکانتان پێ بناسێنم بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقەهار. He is a specialized expert in English language and linguistics in Salahuddin University. He has been teaching since 1998 undergraduate and postgraduate students from Salahuddin, Koya and Soran universities. He has a lot of publication, around 12 scientific books. He is an owner of electronic dictionary, ZAR dictionary. He has 48 publication academic papers and many, of course, magazine, newspaper publications. And he is a founder and CEO of Mega Mind Plus Academy for Education. Welcome, Professor. And also, we are having our panelist, Ms. Nella Noy. She holds an MA in International Education Leadership and Policy from the US, and MA in Teaching English as a Second or Foreign Language from UK, combined with 25 years of experience in teaching and training, curriculum development, international design and educational reform. Her experience including small, medium, large-scale educational projects in the MENA region, South Africa, Asia, and of course for ministries of education, local education authorities, and schools. Pleasure having you, Ms. Nello, today. Also, we are having Assistant Professor Dr. Aram Qadir. Dr. Aram بەکوردی ناردووتە بە هەرکو خۆی پسپۆری بەڕێزیان لە فەلسەفەی هاوچەرخ لۆژیک و زمان لە وڵاتی بەریتانیا نووسەری کتێب و چەندان توێژینەوەی زانستیە لە گۆڤار ئەکادیمیەکانی ناوخۆی کوردستان و عێراق ئەزمموی 20 ساڵی لە بواری چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووسی و پەروەردەیی و وانەبێژی هەیە و بەشداری لە دەیان کۆنفرانس و کۆجوان و کۆڕبەندی ناوخۆیی و دەرەکی داکردووە بەڕێزیان ئێستاش مامۆستایە لە زانکۆی ڕاپەڕین و پێشتر سەرۆکی بەشی فەلسەفە بوو. بەخێربێی کاک زۆر ئارام و هاوڕێی ئازیزم مامۆستا ستەم بەڕێزیان ماستەری هەیە لە فیلدی Political Philosophy from University of Exeter بە هەمان شێوە مامۆستایە لە بەشی علاقاتی دووەلی لە زانکۆی سلێمانی و لە هەمان کاتیشە بەڕێزیان سەرپەرشتیاری سنتەری پێداگۆجیە لە زانکۆی سلێمانی. زۆر زۆر بەخێربێی مامۆستای بەڕێز. حەزەکەم پرسیارەکان دەست پێ بکەین لە بەڕێز دکتۆر هیمدادەوە. طبعاً بەڕێزان تەوەری سەرەکی ئێمە سێ بابەتی زۆر زۆر گرنگە کە ئەوانیش باس لە سەرکردایەتی پەروەردەیی و ڕاهێنانی مامۆستایان و پەرەپێدانی ستانداردە نیشتیمانیەکان ئەکەین. ئەم سێتەوەرە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە و هەوڵمانداوە کە پرسیارەکان بە جۆرێک بێ کە دابەشیکەین لەگەڵ پانێلیستە بەڕێزەکانە بۆی هەریەکەیان کەڤەری ئێریایەکەن لەو بوارەی کە هەیە. لە پرۆفیسۆر دکتۆر هیمداد دەست پێکەم. جەنابی پرۆفیسۆر ئەگەر پێمان بڵێن ئێمە باسی مامۆستا ئەکەین وەکو سەرکردە. جەنابتان ئەزانن مامۆستا ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەوەی کە بتوانێت ئاراستەی نەوەی نوێ بەرەو ئاراستەیەکی باشتر وە کە نەوەی نوێش خۆتەزانی بڕبڕی پشتی کۆمەلگایەکە لە هەمان کاتە بەتەکید کۆمەلگایەکی دروست بەرهەم دێ ئەگەر ئێمە بتوانین بنەمایەکی باشمان لە سەرەتاکەیەوە هەبێویش کە بریتە لە مامۆستایەکی لێهاتوو سەرکردە لەو بوارەیە. ئێمە چۆن بتوانین مامۆستایەکی سەرکردە دروست بکەین و کارەکتەرەکانی مامۆستای سەرکردە لای جەنابتان چی؟ ئەگەر بتوان لە ماوەی 8 بۆ 10 خولەکە جەنابتان پێمان بڵێن سوپاسدانەکەین. زۆر باش، ینی 8 بۆ 10 خولەکمانەیە قسەکانی خۆمان بکەین. بەڵێ فەرموو. زۆر سوپاس. سڵاو بەڕێزان، خۆشحاڵم کە لێرە ئامادەم لە کۆڕبەندی دووەمی پەروەردە کە بە لەلایەن وەزارەتی پەروەردەیی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوزان بۆ دووەم ساڵە لە سەریەک ئەنجام دەدرێت کە ئەوە جێی خۆشحاڵیە. هەوڵ دەدەم لە ماوەی ئەو 8 بۆ 10 خولەکەی کە تەرخان کراوە ئەو بابەتەی کە پێویستە بە سەرکردایەتی پەروەردەیی لەگەڵ ڕاهێنانی مامۆستایان و ئامادەکردنی مامۆستا باز بکەم.
سەرەتا ئێمە هەمومان وەکو بەڕێزانی تریش باسییان کرد با بڵێن ئەزمون و بەرهەمی ئەو مامۆستایانەی پێشە خۆمانین کە لە بن دەستیان گەورە بووین و پەروەردە بووین بۆیە ڕۆڵ و کاریگەری مامۆستا زۆر بە باشی دەردەکەوێت چێ لە ئێمە ئێستاگەر پرسیارێکی بەسیط لە خۆی بکە مامۆستایەکی نەبووە کە بۆتە هۆی پاڵنەری سەرەکی ئەوەی کە ئەمڕۆ تێیدایە و بەد پێچەوانەشەوە چێ لە ئێمە ئێستا مامۆستایەکی نەبووە لەبەر ئەو مامۆستایە ڕچی لە دەرسێکە لە بابەتێکە لە شتێکە کەواتە بزانە مامۆستا ڕۆڵی زۆر زۆر گەورەیە لە ژیانی هەمومان دەکرێت ئاراستەی ژیانت بگۆڕێ دەکرێت بتکاتە بە کەسێک پسپۆڕی من بۆ خۆم دەڵێم لەبەر چی حەزم لە زمانی ئینگلیزی بوو لەبەر مامۆستای ئینگلیزی قۆناغی سەرەتاییم کە مامۆستایەکی بەڕێزی کریستیان بوو مامۆستا حەنا کە من درود بۆ گیانی دەنێرم هەموو کات چونکە ئەگەر ئەو نەبووە ڕەنگە من لێرە نەمتوانی باە دابنیشم و ئەو دەرگایانەی کە زمانی ئینگلیزی بۆ من کردوتەوە ڕەنگە نەمدەتوانی بیکەمەوە لە لایەکی تریشەوە هەمومان لە ژیانمان مامۆستامان هەبووە کە ڕەنگە لەبەر با بڵێن کەسایەتی ئەو مامۆستایە ئەو دەرسەمان ئەسڵەن خۆش نەویستووە ڕقمان لە قوتابخانە بۆتەوە لە خوێندن بۆتەوە بۆیە بەڕاستی من پێم وایە بەوەیەک وتەی کورد مامۆستا دڵی سیستەمی پەروەردەیە ئەگەر بتەوێ ئەو سیستەمە تەندروست بێ دەبێ ئیش لەسەر دڵەکە بکەیت دەبێ ئیش لەسەر ئەو دڵ و کرۆچی سیستەمی پەروەردە بکەیت کە مامۆستایە مامۆستایانی بەڕێز و پانێلەستانی بەڕێزیش باسی ئەوەیان کرد ئەگەر مامۆستایەک کارەکەی خۆی خۆش نەوێ ناتوانێت ئەو خۆشویستنی کار و پیشەیە بداتە کەسانی تر و ئەوانەی کە لە ژێر دەستیدان بۆیە من پێم وایە مامۆستا کۆمەڵک و تێکەڵەیەکە لە مەجموعەیەک تایبەتمەندی ئێمە زۆر جار گرنگی بەس بەلایەنی زانستی دەدەین کە بەڕاستی پێم وایە ئەوە هەڵەیەکی کوشندەیە ئێمە پێم وایە ئەگەر مامۆستا زیرەک بوو کێشە نییە ئەگەر کەسایەتیشی لاواز بوو ئەگەر زیرەک بوو کێشە نییە ئەگەر لە ڕووی هەڵچوونیشەوە کەسێکی ناجێگیر و ناسەقامگیر بوو ئەگەر زیرەک بوو کێشە نییە ئەگەر توندیش بوو لە قسەکردن و ڕووی خەڵکیشی شکاندەوە و ئەگەر تا ڕادەیەک بێڕێزیش بوو کێشە نییە بەڵام نەخێر من پێم وایە ئێستا کاتی ئەوەیە وەزارەتی پەروەردە پێوەرەکان بەرەواش بکاتەوە من پێم وایە زانست دەبێت دوای کەسایەتیەکە بێت ئەگەر هەمومان مامۆستای واشمان هەبووە کە زۆر زۆر زیرەک بووە بەڵام لەبەر شێوازی ڕفتارکردنەکەی خۆشمان نەویستوە و ڕقمان لە دەرسەکەشی بۆتەوە لەبەرەوەی مامۆستاشمان هەبووە ڕەنگە زانستەکەی لە ئاستێکی مام ناوەندیشدا بووە ئاسایی بووە بەڵام لەبەرەوەی کەسایەتی بەهێز بووە لەبەرەوەی کەسێکی سەرکردە بووە لەبەرەوەی کەسێکی هاندەر بووە خۆشمان ویستووە کردیتمانە پێشەنجی خۆمان کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ ئیش لەسەر بەرەو پێشبردننی پەروەردە بکەین دەبێت ئیش لەسەر دڵی سیستەمی پەروەردە بکەین کە مامۆستایە و دەبێ بین ئەو تایبەتمەندیانە ڕیزبەندیەکانیان بگۆڕین ئەگەر پێشتر تەنها شەهادە و زانستەکە بەتەنێ بەڕووتی وەکو دەڵێ بەتەنێ بە مجەڕەدی پێوەری یەکەم بوو بەڕای من ئێستا کاتی ئەوە هاتووە ئەو پێوەرە چۆزێک بچێتەوە پاشتر پێوەری کەسایەتی بێتە پێش پێوەری هاندەر و تایبەتمەندی سەرکردایەتی و تایبەتمەندی پێشەنگبوون بێتە پێش ئەگەر مامۆستایەک بزانی بۆ خۆی لە کاتی دەوامی مەزبوطە ڕێک و پێکە لە مەواعیدەکانی مەزبوطە ئەگەر لە هاندان و لە تەسەڕوفی مەزبوطە لە ڕێزگرتن و لە پێدانی فیدباکی مەزبوطە لە یعنی لە ژیانی خۆی کەسێکی سەرکەوتووە من دڵنیام ئەوە لە ناو پۆلیش سەرکەوتوو دەبێتە پێشەنگێکی زۆر زۆر باش کەواتە ئەگەر بین تایبەتمەندیەکانی مامۆستای سەرکەوتوو دابنێن من لە کەسایەتیەوە دەست پێ دەکەم من دەزانم ئەو نەوەی ئێستا لەبەردەستی ئێمەیە جیاوازە ئێستا ئەگەر بەپێی ئەو پێوەرانە بێ ئەوانە پێی دەڵێن نەوەی ئەلفا ئەوانەی لە 2010 لەدایک بوون تاکو 2025 پێیان دەگوترێن نەوەی ئەلفا کە ئێستا جیلێک بە 15 ساڵ تەواو دەبێت ئەگەر ساڵانی پێشوو لە سەرەتای سەدەی 20ەوە هەر جیلێک دایانگوت 25 ساڵە ڕوبع قەرنێکە ئێستا بەهۆی تەکنەلۆجیا و پێشوەچوونەکان بۆتە 15 ساڵ ئەو جیلەی ئێستا لەبەردەستی ئێمەمانانە لە قوتابخانەکان و واخەریکە دێتە زانکۆش ئەوانە نەوەی ئەلفایان پێدەگوترێ کە لە 2025 ژمارەی دانیشتوانیان کە هەموو دنیا دەبێتە 8 ملیار کەس بەس نەوەی ئەلفا دەبێتە 2 ملیار کەس واتە 125 هەموو دانیشتوانی زەوی پێکدێنێ ئایا دەتوانین هەموو ئەوانە بگۆڕین؟ کاک دکتۆر یەک پرسیارەتە پێشەوە لێرەیە ڕەنگە مامۆستا بەڕێزی شەو پرسیارە بکەن
نەوە تازەکە وەکووتمانەوەیەکی جیاوازە لەوەی پێش بەڵێ جیاواز ئایا کاریگەری مامۆستای سەرکەوتو جەنابەت فەرمووت من ئینگلیزیم خۆشەوێت لەبەرەوەی کە مامۆستاکەم وابووە بەس ئایا ئەم جێنەرێشنە بە هەمان شێواز ئەکەونە ژێر کاریگەری مامۆستاوە و یاخود ئێمە چی بکەین بە چ شێوازێک با بتوانین ئەو با بڵێن ئەو پۆزیتیڤ ئینەرژیە بگوێزینەوە بۆ فێرخوازەکان دەست خۆش بێت داهاتمە سەر ئەوە ئایا ئێمە دەتوانین 2 ملیار کەس بگۆڕین بە دڵنیاییەوە نەخێر بەڵام دەتوانین ئیش لەسەر مامۆستاکانمان بکەن کە ژمارەیان دیاری کراوە ئیش لەسەر مامۆستاکانمان بکەن شارەزای تایبەتمەندیەکانی نەوەی ئەلفا بن تایبەتمەندیەکانی نەوەی ئەلفا حەزیان لە تەکنۆلۆجیایە با ئەمەش حەزمان لە تەکنۆلۆجیا بێ بەشێک لە خوێندن و دەرزگوتنەوەمان بکەینە تەکنۆلۆجیا چونکە ئەگەر ئەو لەگەڵ 2010 لەگەڵ ئایپاد لەدایک بوو 2010 ئایپاد کەتۆ بازاڕی دنیا ئەو لەگەڵ ئایپادە لەدایک بووە کەواتە تەکنۆلۆجیا بەشێکی دانەبراوە لە ژیانی ئەو ئەگەر مامۆستایەک لەبەر هەر هۆکارێک بێ تەکنۆلۆجیا کانسڵ بکە و ڕەتی کاتەوە وەکو ئەوەی زەربەیەکی لێدابێ وەکو ئەوەیە بەشێکی لە ژیانی ڕەت کرد بێتەوە حەزی لێیە بەشدار بێ ئەو نەوەیە حەزی لێیە بەشدار بێ لە بڕیاردان کەواتە لە هەڵبژاردن کەواتە ئێمەی مامۆستا دەبێت خۆمان بگونجێنین لەگەڵ پێداویستیەکانی ئەو نەوەیە بۆ ئەوەی وەکو سەرکردە وەکو پێشەنگ ترێرمان بکە نەک وەکو ئەوەی ئەو دژمنێک بێ ئەو لە بەرەیەک بێ و ئێمەش لە بەرەیەکی تر بین بەڕاستی ئێستا ئەمە هەمومان زۆربەی کات وا دەڵێن گوتم ئێستا کاتی بەرەواشکردنەوەی پێوەرەکانە کاتی بەرەواشکردنەوەی وانەوتنەوەشمانە ئەگەر پێشووتر ئێمە تەنها دەرسی نەزەریمان لە ناو پۆل دەخوێند و عملیەکەمان دەناردەوە بۆ ماڵەوە بڕۆ لە ماڵەوە ئەو ڕاهێنانە شیکاری بکە من پێم وایە ئەوە دەبێت عکس بێتەوە دەبێت نەزەریەکە لە ماڵەوە بخوێنێ بێ عملیەکە لە ناو پۆل بکە بۆی ئەگەر کێشەی هەبوو مامۆستا لەگەڵ یەتی حەلی بکە بەڵام ئەگەر لە ماڵەوە کێشەی هەبوو چی بکە دەبێت تەلەفۆن بۆ برادرێکی بکە بەبێت تێگەیشتن لەسەر ئەو نەقلی بکە ڕەنگە دایک و باوکەکەش نەزانێت کەواتە ئێستا سەردەمی بەرەواشبوونەوەی وانەوتنەوە و بەرەواشبوونەوەی پۆلەکان و بەرەواشبوونەوەی پێوەرەکانیشە ئەگەر پێشووتر ئێمە دەرسێکمان شەرح دەکرد دەمانگۆ بڕۆن هەمووتان ڕاهێنانی لاپەڕە 57 شیکاری بکەن و بەیانی وەرنەوە وانە بەڵام ئەوە هیچت بۆ تەڵەبەکە نەهێشتەوە ئێستا هی سەردەم ئەوەیە ئەتۆ زیاتر لە بژاردەیەک بدەیتە تەڵەبە بۆ ئەوەی خۆی هەڵبژێرێ هەمووی یەک مەبەستی پەروەردەیی هەبێ هەمووی پێویست بێ بەو بابەتە بەڵام چەند بژاردەیەکی بدێ بڵێ یان یەکەم بکە یان دووەم بکە یان سێم بکە ئەگەر خۆی دەستی هەبوو لە هەڵبژاردننی ئەو ئەرکەی کە دەیکا خۆی هەست بە بەپرسیارەتی زیاتر دەکا کەواتە بەشێک لە بەرپرسیارەتی فێربوونمان گواستەوە لە مامۆستا بۆ قوتابیەکە خۆی ئەوەش دەکاتە ئەوەی میانەیەک و پەیوەندیەکی تونند و تۆڵیش دروست دەبێت لەگەڵ مامۆستاکە و لەگەڵ قوتابیەکە کاتێکە لە ناو پۆل بەردەوام لەبەری دەبێت ینی ئەگەر ئەمە بتوانین ئەو پۆلە تەقلیدیانە بە هەر شێوەیەک بێ بگۆڕین بەوەی کە تەنها مامۆستا چەق و سەرچەر و سەرچاوەی زانیاریەکانە نەخێر وای لێ بکەین بگەڕێ لە ناو پۆلەکان لە ناو کلاسەکاندا ئەوە بەڕای من گۆڕانکاریی جۆری و نەوعی دەکات لە ئەرکی مامۆستاییدا من پێم وایە دکتۆریا دواتر کە تۆزە کاتە بینێ کاتی تربان دەدەوە ئەگەر ڕوخسەت بدەیت پێم وایە ئێستا کاتی ئەوەیە وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە هەڵسەنگاندن بۆ ئەو مامۆستایانە بکاتەوە کە لە مێژە دامەزراون نەک ئەو نوێیانە ئەو نوێیانە تا ڕادەیەک ڕاهێنانیان پێکراوە لەگەڵ تەکنەلۆجیا ئاشنان من دڵنیام ئەگەر دەست بکرێ بە هەڵسەنگاندنی مامۆستایان هەموو مامۆستایان لە ڕووی کەسایەتی و ڕەفتاریان لە ناوپۆل جارێ زانستەکە لێگەڕێ لە ڕووی کەسایەتی و ڕەفتاریان من پێم وایە بەشێکیان دەبێت بنێرینەوە ماڵەوە ئەگەر سیستەمی خانەنشینی پێشوەختە دابهێنین بەڕای من ئەوە دەیانگرێتەوە سیستەمی خانەنشینی پێشوەختە ئەگەر سەرپەرشتارێکی بەڕێژ مامۆستایەکی ڕاهێنەر یان هەر کەسێک ناوی هاوڕێی ڕەخنەگر ئەگەر پێی وایە تەوسیە دەکا ئەو مامۆستایە بە کەڵکی ئەو نەوەیە نایە ناڵێ بە کەڵک نایە بە کەڵکی ئەو نەوە نایە بەڕای من دەبێ بیر لەوە بکرێتەوە پێوەرێک هەبێ بۆ ئەوانە خاڵی کۆتاییم دوای ئەگەر دەقەیشترم بدێ مەمنون دەبم ئەوەیە هەڵەیەک کە وەزارەتی پەروەردە بەداخەوە ئەو هەڵەیە ماوەتەوە ئێستا نییە هەموو تازە دەرچوان دەنێردرێن بوو شوێنە دوورە دەستەکان و دێهاتەکان وەکو ئەوەی ئەوان جورج و مشتی تەجارب بوو حەقلی تەجارب بن یعنی هیچ خبرەیەکی نییە دەچی 4-5 ساڵ فڕی دەدەی لەوێ تا خۆی فێر دەکا ئەو دێتەوە ناو شار
من پێم وایە دەبێت لە ناو شار بێ ساڵێک دو ساڵ لەگەڵ مامۆستایەکی بە ئەزمون بێ ساڵێک دو ساڵ هەندێک شتی باش فێر بێ ساڵێک دو ساڵ ئەو دەبینێری ئەو شوێنانە چونکە ئەوانە زەمبیان چییە بەڕای من بۆیە دەڵێم ئێستا کاتی ئەوەیە هەندێک لە پێوەرەکان پێداچوونەوە بکەین ئاوەژویان بکەینەوە یان بەلایانی کەم ڕیزبەندیەکانیان بگۆڕن. زۆر سپاس کاک دکتۆر بۆ وتە بەنرخەکانت. I will come to Ms. Nelinoy. As you know that in 2015 in Paris Agreement, we are having sustainable development goals, 17 sustainable development goals. One of the goal number 4, is talking about quality of education. So inside quality of education, they are talking about lifelong learning. So based on your experience, you are having 25 years experience in different places, what is the, let's say, how you can share your experience with us in a way that we can change our system, especially the basic education here, in a way that students can continue their learning in their learning journey. So here, unfortunately, it's not like that. Once they finish their exam, they are just going to tear their notebooks and they throw it away. So how we can change this mindset? Thank you. I want to say, first of all, thank you to the Ministry of Education for the invitation. I want to thank my colleague for all those great insights. And I also want to say that exam-based systems are common all over the world. Yeah. In many different countries where I have worked, this is the case. Students want to pass exams because exams define their future. But as we all know, students are changing, and our students today, they have a different vision of the world. I was talking to a colleague earlier about this. They have different goals in life. They don't want to have the same career for the rest of their life. They want to be passionate about their learning. They want to be inspired. And we need to make sure that we do that. We need to ignite their curiosity. Because if we're just going to give them lectures, then the internet is more interesting for them, then social media is more interesting for them. And as teachers, I think one of the challenges is that we're competing now with the internet. We are competing. And if we're just going to be spoon-feeding, then as my colleague already said, they can find the information online. There's no need to be providing them with that. So I think one of the most important things is creating curiosity in them, in making the learning interesting. But that also means that as a teacher, I need to stay current. I need to be current and updated in what's out there. I need to integrate technology into my classroom. I need to use that technology all the time. And I need to let the learners teach me. It's okay to say to your learners, oh, what app have you used? You know, teach me, bring that into the classroom. My colleague mentioned choice. Give your learners choice. Give them the choice. Are you going to do a project related to this or that? How are you going to present your project? So link it to the real world out there. That's how we create lifelong learners, one step at a time. I think customize their learning. They don't all have to be doing the same thing. Everybody can be on their own path, on their own learning journey. Promote that intrinsic motivation. What motivates them? What are they interested in? What are their goals? Most of our learners from a young age actually already have passions. They already have interests. How can we ignite those in the classroom? And I think another thing that's very important is provide holistic learning beyond the classroom. How can we bring the global world out there into the classroom? Can they do projects online with other students? An example that I was involved in years ago was something called iEarn, where students do projects with students in other countries. Other ideas are getting them to do community service projects. Students in the 21st century are very interested in the world around them. They're very interested in what goes on in the world. They're very worried about what goes on in the world and about their future. So create learning that's linked to this. Because all of this, when we enrich their personal needs, when we get their interests ignited, that's when we start them on that lifelong learning journey. So I think that's very important, to ignite that love for learning, not just
another lecture about history. Let them do a virtual field trip online. If you can't bring them to the pyramids in Egypt, bring the pyramids to the classroom, let them see that, and then let them investigate, let them learn about things, let them do their own research. But I think that's how we get them involved and we set up the students as lifelong learners. So based on your experience, what are the, let's say, the main challenges perhaps any education system in different countries they can face when they want to apply this lifelong learning in their, I mean, you have experience in many countries in Africa. So what are the main challenges that this country are suffering? Yeah, it's a very good question. I think there's several challenges. I think number one, and I think my colleague was already talking about this, the role of the teacher changes. And as teachers, I once read an article and it said, as a teacher, you like to be a boss in your classroom. Yes? You go into teaching because you want to be a leader, yes, with your students. And the thing is that your role is going from being the manager to now being the facilitator. The facilitator who is going to be taking risks because you're going into an area, at least I am all the time, and I'm sure many of you are, that we do not master. We have to constantly learn. We have to constantly try new things. So for some educators, that's a risk, yes? And you're not willing to take that. You're not willing to let go. In that student-centered environment where you're the facilitator, your role becomes different. So I think there's that. Number two, something that teachers always mention, what about the exams? Yeah. Yes, because projects take time. Student-centered learning takes time, and my students still need to be prepared for the exams. So that's also a really, I think, a challenging one. And then I think number three is digital literacy. Yes, not everyone is as digitally literate, and that can be teachers, that can be students. It can also be things like not having access to devices, not always having access to good quality internet. So those are all challenges, and I think that for me as an educator, I always say take it one step at a time. Yep. Don't change everything. Change is a process, so take it slowly, but get your students involved. Give them a role in it so that they feel empowered, and empower your teachers. Let them try something and let them, create a supportive culture. Teachers helping each other, different subject areas, teachers who are younger, who have more experience with technology, and older teachers working together, but create a supportive environment at your school. Thank you very much. Thanks a lot for your valuable inputs here. Thank you. And Dr. Aram Janian Bolay Janabit, Basi National Framework again. Habuni standard ki nishtimani, girinji habuni standard ki nishtimani. جنابەت ئەگەر شتێکمان پێ بڵێ کە بۆچی گرنگە لە ئێستاە ئێمە ستانداردێکی نیشتیمانیمان هەبێ بۆ با بڵێن بواری پەروەردە و تا چەندێک ئەم ستاندارد نیشتیمانی ئەتوانین پەرەی پێ بین لە ڕێگەی کاریکوڵم دیڤلۆپمنت و با بڵێن ئەو دەرەنجامانەی کە فێرخواز بەدەستی دێنێ لە داهاتووە لە خوێندنەکەیە. چی بکەین بۆ هەبوونی ستانداردێکی نیشتیمانی بەڕای جەنابتان؟ فەرمووین. سپاس جەنابی پرۆفیسۆر بۆ بەڕێوەبردننی پانێڵەکە. سڵاو ڕێز بۆ ئامادەبووان ئەوانەی کە لەناو هۆڵەکەن یاخود لە دەرەوە گوێمان لە دەگرن و سەیرمان دەکەن. و سپاس بۆ جەنابی وەزیر و ستافەکەی بۆ ئامادەکاری بۆ ئەم دووەم کۆڕبەندە. لە ڕاستیدا ڕێگە بدەن بۆی کە من لە دەواازەیەکەوە بێمە ناو وەڵامی پرسیارەکەی جەنابتان. ئەویش دەمەوێت سێگۆشەیەک دروست بکەم لە نێوان بۆچوونەکانی زانایەک لەگەڵ پەروەردەناسێک و سیاسیەک بۆی کە ئێمە بزانین چۆن شێواز و میتۆدێکی سیستەماتیک دەدۆزینەوە لە نێوان ئەم تێز و ئایدیا و بۆچوونانە کە پەروەردەیەکی نیشتیمانی و ستانداردێکی نیشتیمانی سەرپێ بخەین. بە نمونە ئەگەر ئەنیشتاین وەربگرین، ئەنیشتاین پێی وایە کە پەروەردە پرۆسەیەک نییە بۆ فێرکردنی ڕاستیەکان و فاکتەکان، بەڵکو ڕاهێنانی عەقڵە بۆ بیرکردنەوە. ئەمە ڕای زانایەکە، بەڵام ڕای پەروەردەناس و فەیلسوفێکی وەکو جۆن دێوی پەروەردە ئەسڵەن ئامادەکاری نییە بۆ ژیان، بەڵکو خودی ژیان خۆیەتی و ژیان لە بێشکەوە تاوەکو ناوگۆڕ بریتێ لە پرۆسێسێکی پەروەردەیی بە فەرمی و نافەرمیەوە.
ئەگەر بۆچوونی سێم وەربگرم کە بۆچینی سیاسێکی وەکو نێلسۆن ماندێلایە ئەو پێی وایە کلیلی گۆڕانکاری جیهان بریتیە لە پەروەردە ئەوە تەنیا پەروەردەیە کە دەتوانێت دەستکاری جیهان بکات و خۆشبەختانە لای ئێمەش تاوەکو ئێساوم پۆتێنشیاڵە هەیە کە پەروەردە بتوانێت دەستکاری جیهانی ئێمە بکات و دووبارە دیزانی جیهانی ئێمە بکاتەوە بەڵام دەوێت بزانین جیهانی ئێمە چییەوە چۆن جیهانەکەمان دیاری بکەین و ئەم ستانداردە نیشتیمانی ئەم فوندەمێنتاڵ ئەم بناغە نیشتیمانیە چییە بۆی کە ئێمە دیزاینەکەی لەسەر بنیاد بنین بۆچی کلیلی گۆڕانکاری لە جیهاندا پەروەردەیە و پێی وایە لە پەروەردەدا کچی کۆڵبەرێک قسەی ماندێلایە تەمان کچی کۆڵبەرێک دەتوانێت ببێ بە پزیشک واتە دەتوانێت تەحولی گەورە بکات لە ژیانی خۆیدا کوڕی مەسەلەن کرێکارێکی کانێک دەتوانێت ببێتە بەڕێوەبەری کانەکە ئەو پێی وایە منداڵی کرێکاری کێڵگەیەک دەتوانێت ببێ بە مەسەلەن کەسایەتیەکی مەزن و پێشی وایە کە لە هەمان کاتدا ئەم کەسە دەتوانێت ببێت بە لە ڕاستیدا سەرۆکێکی مەزن بزانە پرۆسەی پەروەردە لە منداڵی کرێکاری کێڵگەیەکەوە چۆن مرۆڤسازی دروست دەکات بۆ کەسێک کە دەبێتە مەزنترین کەسی نیشتیمانەکەی وەکو سەرۆکێکی نیشتیمان پەروەری وڵات لەم سێ کوچکەیەدا دەبینین تەرکیزی یەکەمیان لەسەر ڕاهێنانە بێگومان ڕاهێنان دەبێت ڕاهێنانی نیشتیمانی بێ وەگەوەی لای ئەنیشتاین باسی ڕاهێنانمان کرد ڕاهێنانی عەقڵ بۆ بیرکردنەوە لە لایەنی دووەمدا ئەم مرۆڤسازیە پەیوەستە بە ژیانسازیەوە لە ڕاستیدا لای جۆن دێوی ئەم ژیانسازیە بەبێ ژینگەسازی بەبێ ئامادەکاریەکان و پەرەپێدانەکان و پەرەسەندنەکان لە پرۆسێسی پەروەردەدا لە تاک و کاردانەوە و کاریگەریەکان و ڕنگدانەوەکانی لەسەر ژیانی دەوروبەر بێگومان بەدینایە و لە سێهەمیاندا سیر دەکەین ماندێلا پرسی گەشە و گۆڕان و پەرەسەندن و پەرەپێدان دەبەستێتەوە بە پەروەردەوە بە پرۆسێسی پەروەردەوە لێرەدا دەبینین ئەگەر بۆ ئێمە چوارچێوەیەکی ستانداردی نیشتیمانی بۆ پرۆسەی پەروەردە و کەرتی پەروەردە بینا بکەین دەبێت بیر لە سیستمی نیشتیمانی بکەینەوە دەبێت بیر لە سیاسەتی پەروەردەیی نیشتیمانی بکەینەوە دەبێت بیر لە ڕنگڕێژی و بناغڕێژی پرۆگرامە پەروەردەیەکان لەسەر ئەساسی فکر و فەلسەفەی نیشتیمانی بکەینەوە دەبێت لەم سەردەمی گلۆبالیزیشن و جیهانگیریدا لە فەزای مەجازیدا لە نێو تۆڕەکاندا بیر لە دۆمینە نیشتیمانیەکانی خۆمان بکەینەوە ئێمە ئەگەر سەردەمی ئەیایە دەبێت بیر لە ئەیای نیشتیمانی خۆمان بکەینەوە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئێمە هێندەی کە نیشتیمانمان هەیە دەبێت مرۆڤەکانمان بۆ نیشتیمان ئامادە بکەین دەبێت هەڵسەنگاندنی نیشتیمانیمان هەبێت دەبێت دەیان سەنتەری توێژینەوە و بەدواداچوون و هەڵسەنگاندن و ناوەند و دامەزراوەی نیشتیمانیمان هەبێت بۆی کە لەم پرۆسەیەدا بە فراوانی و بە شێوەیەکی تیمی ئاسۆی کار بکەن و هەروەها ئێمە ئەو وەختە دەتوانین مەسەلەن لە قوتابخانەکانماندا ڕانکینگی نیشتیمانیمان هەبێت ئێمە دەتوانین شکۆمەندی بۆ پەروەردە و بۆ پرۆسەکە بۆ مامۆستایان بۆ خوێندکاران قوتابیان بەجێگیری بێڵینەوە باڵاتری بکەین بەوەی کە لە ڕاستیدا هەموو کەسێک لە پرۆسێسی پەروەردەی نیشتیمانیدا بە ئاسانی نابێت بە مامۆستا ئەمە یەکێکە لەو استراتیژە نیشتیمانیانەی کە دەبێت ئێمە کاری لەسەر بکەین لەما کاتدا ڕاهێنانی مامۆستایان کە باس کراوە ئەمە بەشێکی جەوهەری گرنگە لە چوارچێوەی نیشتیمانی و ستانداردەکان بۆ بە نیشتیمانیکردنی پەروەردە دەرفەتی یەکسان و دۆزینەوەی یەکسانی و داد بۆ تەواوی خوێندکاران مامۆستایان ناوچەکان لە نیشتیماندا لە نێوان هاو نیشتیمانیاندا بریتیە لەو ئامانجە گەورەی کە ستانداردی نیشتیمانی هەوڵی بۆ دەدا هەروەها هەمیشە لە ستانداردی نیشتیمانیدا ئێمە ئەو ئامانجانەی کە دیاری دەکەین لە پێناو نیشتیماندا نەک لە پێناو بازرگانێکی بەژەوەندخوازانەدا یا لە پێناو ئایدۆلۆژیایەکی بەرتەسکدا یا لە پێناو بۆچوونێکی تەسکی حیزبایەتیدا بەڵکو ئەو ئامانجە باڵایان نیشتیمانیانەی کە دایان دەنێن لەگەڵ دەرەنجامەکاندا لێکدانەوەی بۆ بکەین و پرۆسەی هەڵسەنگاندنی بەردەوام وەرگرتنەوەی فیدباکی بەردەواممان هەبێ بزانین ئایا ڕێژی چەندی لە سەدی ئەو ئامانجەمان پێکاوە یاخود بەدی هێناوە و ئێمە واقعی بینانە واقعی کۆمەڵایەتی و
ینی واقعی کولتوری سایکۆلۆژی ئەنترۆپۆلۆژی هەموو لایەنەکانی کۆمەڵگەی خۆمان بخوێنەوە بزانین چ ستانداردێکی نیشتیمانی بۆ ئێمە دەبێت کێشەی زمان مثلا زمانی دایک زمانی کوردی لە پاڵ زمانی کوردیدا چ زمانێکی دیکە پەرە پێ دەدەین و بە چ پێوەرێک دانانی پێوەرەکان ئەمە پێویستی بێگومان جگە لە سەنتەرە نیشتیمانیەکان پێویستی بە کۆنفرانسی نیشتیمانی هەیە پێویستی بە دەیان کۆڕبەند و شارەزا و لێکۆڵەر و توێژینەوە و ئەمانە هەیە کە کاری تێدا بکەن لە هەمان کاتدا ئێمە بۆ ئەوەی کە زەمینە بۆ دیزاینکردن و بنیادنانی ئەم ستانداردە نیشتیمانیە خۆش بکەین دەبێ بیر لەوە بکەینەوە کە کەرتی پەروەردە چۆن بخرێتە سەر ڕێچکەیە کە لە مرۆڤسازیدا بەهاسازی بینا بکە و ئەم بەها نیشتیمانیانە چین کە ئێمە دەبێ لە نێو تاچی پەروەردەکراودا بیان چێنین ئەگەر پرۆسەی پەروەردە طبعا بەدیدی من پرۆسەی پەرەسەندن تەنها پرۆسەیەکی بایۆلۆجی نییە بەڵکو پرۆسەی پەرەسەندن بە پلەی یەکەم پرۆسەیەکی پەرەسەندنی زیرەکی کەسایەتیە لە گەشەسەندن و پەرەپێداندا کە پرۆسەی پەروەردە دەتوانێت ئەوە بدیبێنێ هەموو کۆمەڵگەیەکی پەروەردەکراو هەموو تاکێکی پەروەردەکراو دەتوانێت تاکو کۆمەڵگەیەکی پەرەسەندوو بێت و قەدەری ئێمە هەرگیز لەسەر شێوازێکی ڕەمەچی سروشتی نەبەسراوەتەوە کە ئەمێ دەبێت تا ئەبەت بەم شێوەیە بین بەتایبەت لە جیانێکی گۆڕاودا کە گۆڕانەکان هێندە خێرا جاری وا هەیە نەک بناوماندا بەڵکو بە تەنیشماندا تێدەپەڕن ئێمە تەنیا لەوانەیە هەست بە تەپوتۆزی دوای گۆڕانکاریەکە بکەین کەواتە ئەم پەرەسەندنە دەبێت لە پرۆسەی پەروەردەوە دەست پێ بکەین و چۆن زەمینە بۆ ئەمانە خۆش دەکەین ئەم بەهایانە دێن ئەوە دەستشان دەکەن کە ستانداردی نیشتیمانی پەروەردەیی پێویستی بە چییە پێویستی بە چ جۆرە ڕێزمەندیەکە پێویستی بە چ جۆرە خۆشەویستیەکە پێویستی بە چ جۆرە ئینتیمایەکە پێویستی بە چ جۆرێک لە بیر و باوەڕە بە چ جۆرێک لە پاراستنی ژینگە و ژینگەسازیە چۆن ئێمە پەیوەندی نێوان مرۆڤەکان لە پەیوەندێکی دموکراتیانەی ئازاد و لیبراڵدا جارێکی دیکە ڕێک دەخینەوە چۆن ئەم کۆمەڵگایە لەگەڵ یەکتری ئاش دەکەینەوە چۆن ئەم هەموو پەرتەوازەییە دێنین لە ناو جیاوازیەکی جواندا بە یەکەوە بەرەو ئامانجێکی باڵاتر لە ناو چوارچێوەی بەرژەوەندیە نیشتیمانیەکاندا ئاراستەی دەکەین داما کاتدا ئەم ستانداردە نیشتیمانیە دەکرێت گرنگیەکەی لەوەشدا بێ بۆ کۆمەڵگەی ئێمە کە ئێمە لە بەرخۆری ڕزگار بکەین ئێمە لە ڕاستیدا ڕێژەیەکی زۆری ئێمە لە ناو دۆخی بەرخۆریدایە بەوانەیشی کە لە ناو بواری کاردان بەڵکو هەڵاوسان لە ناو ناوەندەکانی مەسەرەن وەزیفی و دەوانکردن و ئەوانە هەیە جگە لەوەی کە ئەتوو بۆی بتوانی پێوەرێکی زۆر سادە بینی لە کاتێکی خێرادا ناوەندەکانی سەرگەرمی و کات بە فیڕۆدان و کات بە سەربەردن هێندە زۆر دەبن بە نمونە لە شارۆچکەیەکدا ئەگە بەراوردێکی بەدە ساڵەمەوە بەر لەوانەیە ڕێژەی لە 400 چایخانەکانی زیادی کردبێ کە لە چایخانەکانی ئێمەدا لە ڕاستیدا هیچ تێز و ئایدیا و ئارگومنت و تیۆر و فەلسەفەیەک سەرپێ ناخرێەوە بەدی ناهێنرێەوە هیچ دیالۆگێکی جدی لەو فەزایە وجودی نییە ئەمە پێویستە لە پەروەردەی نیشتیمانیدا ئەم نەخۆشیە کوشندەی بەرخۆریمان بۆ چارەسەر بکات بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم دەرفەتە یەکسانە بەدادا بۆ هەموو هاونیشتیمانیان بسازێنین بەوەی کە قوتابی و خوێندکار لە ناو ناوەندەکانی خوێندندا کە دەردەچن بەر لەوەی هەر پلەیەکی زانستی و ئەکادیمی و پەروەردەی و ئەوانەیان وەرگرتی بێ وەکو هاونیشتیمانیەک بیرکەنەوە بیرکردنەوە وەکو هاونیشتیمانی لە وڵاتەدا لە تەنگژەدایە لە قەیرانێکی قوڵدایە هاوڕێیانی پێشتر بەلای ئەوەدا ڕۆیشتن و شتێکیان لێ باس کرد لە ستانداردە نیشتیمانیەکان لە دنیادا لە چۆنێتی دروستکردنی ئەم کادیرانە بیر لەوە کراوەتەوە کە لە ڕاستیدا ئەم پرۆسەی مرۆڤسازی لەما کادا پرۆسەی نیشتیمانسازیە چونکە نیشتیمان بەبێ هاونیشتیمانیەکانی ئێمە ناتوانین بڵێن پەیوەندێکی جەدێلیمان لە نێوان خۆشەویست و خۆشویستراودا هەیە سپاس کاک سۆرجان زۆر سپاس بۆ وتە بە نرخەکانە دەست خۆش بێ بەڕێزان پێش ئەوەی بچمە لای مامۆستا ستەم حەزەکەم وەکو پانێڵەکانی پێشوو بیرتان بخەمەوە زەحمە نەبێ پرسیارەکانتان لە ڕێگەی بارکۆدەکانەوە ڕەوانەی لای ئێمە بکەن بۆ ئەوەی کە بتوانین کۆمەڵە پرسیار لە پانێلستە بەڕێزەکان بکەین مامۆستا ستەم جان من و تۆ زەمانێکە خەریکی پێداگۆجی و وەبزەمەوە 5 ساڵە بێوانێ خەریکی پێداگۆجین لە بواری خوێندنی باڵایە بەڕای جەنابەت چ گۆڕانکاریەک
ڕوویە لە مامۆستاکان لە خوێندنی باڵایە پاش ئەوەی کە فیدباکێکی زۆرمان کۆ کردەوە لە مامۆستاکان ئایا ئەکرێ خۆتە زانی کاتی خۆیمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵاشە ئەم ئینەمان ناوە باوڵێن ئەم سەجێشن و پێشنیارەکە ئەم پرۆسەیە بە تەنها لە وەزارەتی خوێندنی باڵایە مانایەکی وا نابەخشێ ئەگەر وەزارەتی پەروەردە شتێکەڵی ئەم پرۆسەیە نەکرێ بەڕای جەنابەت ئێمە چی بکەین تا چەند گرنگە مامۆسایانی بەڕێزی وەزارەتی پەروەردە بە هەمان شێوەی مامۆسایانی وەزارەتی خوێندنی باڵا لەو جۆرانە لە ترێنینی پێداگۆجیە ئامادە بن و چ کاریگەریەکی گرنگی ئەبێ لەسەر ئاستی وشارکردنەوەی بە بڵین تاکەکان و لە هەمان کاتیشات جێنەرێشنی داهاتوو چونکە وەکوتمان لینکێکی تەواو بەهێزێ لە بینی مامۆستایەکی بەهێز پەروەردەیەکی بەهێز تاکێکی بەهێز بۆ داهاتوو فەرموو. ئێوارەتان باش و سڵاوتان لێبێت زۆر خۆشحاڵم ئەم ساڵیش لێرە لە دووەم کۆڕبەندی پەروەردەیی لە خزمەتانام دەستان خۆش بێ و ماندوو نەبن. من قسەکانم دابەشەکەم بۆ دووتەوە لە تەوەری یەکەمە وەڵامی بەشی ئەوایەمەوە کە ئێمە لە خوێندنی باڵا چەند ساڵی ڕابردوو خەریکی چی بووین و دواتریش ئەم پرۆسەیە و ئەم پرۆژەیە تا چەند گرنگە لە وەزارەتی پەروەردە جێبەجێ بکرێت. چیرۆکی پێداگۆژی لە خوێندنی باڵا ئەبێ ئەو پرسیارە بکەین کە وەڵامە بۆ چ جۆرە پرسیارێک ئەم مەشروعە پەروەردەیە نیشتیمان سازیە پەروەردە سازیە وەڵامە بۆ چ جۆرە پرسیارێک. لە ناو پێداگۆجیە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە دەرگیر و سەرقاڵیەوە بووین کە ئەو پرسیارەمان بەجددی لە خۆمان کردووە کە چۆن پەروەردەکارانی ئێمە پەروەردە ئەکرێن. ئەگەر مامۆسایانی ئێمە ئیشیانەوە بێت کە پەروەردەینەوەی داهاتوو بکەن ئەم مامۆسایانە خۆیان چۆن پەروەردە کراون. پەروەردەکارانی ئێمە لەسەر چ بنەما و پرەنسیپ و ڕوئیایەکی پەروەردەیی لەسەر چ ڕوئیایەکی فەلسەفی پەروەردەیی پەروەردە کراون. بە تعبیرێکی تر وای دابنێتەوە ئۆتۆمبیلێک لێ خوڕید کە لەگەڵ دەستپێکردن بە ڕۆشتنە ئەگەر نەزانیت ئەچی بۆ کوێ هەر بەڕاستی ئەچی بۆ کوێ. ئەگەر پێشەوەی بڕۆیت پێشەوەی سیارەکەت بژوڵێنی ئەگەر نەزانی ئەچی بۆ کوێ هەر بە فعلی ئەچی بۆ کوێ لە بازنەیەکە ئەخولەیتەوە. یعنی ئەگەر ئینسان ڕوئیایەکی نەبێ ڕەنگە لە باشترین حاڵەتە لە بازنەیەکی داخراوە ئەخولێتەوە. بۆیە یەکێک لەو بابەتانەی لەو قەزێ زۆر جدیانەی لە ناو پێداگۆجیە ئەمە بەردەوام دەرگیری بوون بابەتی داڕشتنی ڕوئیایەکی پەروەردەییە. بۆ ئەوەی کە ئەم ڕوئیا پەروەردەیە داڕێژین لەگەڵ برای بەڕێزم دکتۆر توانایە سەردانی وڵاتی فنلەندامان کردووە کە یەکێکە لە سیستمە پەروەردەییە زۆر باشەکانی دنیا ژمارەیەکە لە دنیاە. ئەمێ لێرەوە ئەوە بڵێم کە سەردانکردنی ئەم گروپە مامۆسایە و گەڕانەوەمان بە هیچ جۆرێک پەیوەندی بۆ نییە یاخود بەو تعبیرە نایەت کە ئەو پێداگۆژەی لە کوردستان هەیە هێنانی پرۆژەیەکی فنلەندیە بۆ کوردستان. چکە چەند هەوڵێکی لەم جۆرە درا و شکستی هێنا بە پێچەوانەوە سوودبینینە لە توراس و پێشکەوتنی بەشەریەت لە بواری پەروەردە و هێنان و داڕشتنەوەیەتی بە تامونەکەیەکی کوردی. کاڵێم بە تامونەکەیەکی کوردی بۆیە کە لەگەڵ پێداویستەکانی کۆمەڵگەی کوردیە بیگونجێنین. ئەم مەشروعە ئەم چیرۆکەی کە لە خوێندنی باڵا دروست بووە بۆ ئەوەی کە ئەم ڕوئیایە بکات بە واقع ئێمە لە ڕێگەی 6 جوانەوە کە 6 مۆدوڵی فێربوونە هەوڵمان ناوە کە ئەم ڕوئیایە داڕێژین و لە ئەرزی واقعا جێبەجێ بکەین. ڕوئیاکەی ئێمە بۆ پەروەردە ئەوەیە کە وەکو هاوڕێیانم باسییان کرد ئیشی پەروەردە تەنها دروستکردنی مۆزەفێک و کارمەندێک و کەسێک نییە لە بوارێکی دیاریکراوە پسپۆڕی هەبێ. ئیشی پەروەردە دروستکردنی هاوڵاتیەکی چالاکە ئەوی بە ئینگلیزی پێڵێن ئەکتیڤ سیتیزن. ئەکتیڤ سیتیزن هاوڵاتیەکی چالاک ئەو هاوڵاتیەیە لە پاڵ پسپۆڕی و کارەکەی خۆیە بەشداری گشتی هەیە خەمی گشتی هەیە لە کۆمەلگاکەیە بەشدارە لە چارەسەرکردن و دەرگیربوون لە خەمە گشتەکانی خۆیە. هاوڵاتیەکە بەرپرسیارەتی گشتی ئەگرێتە سەرشان. ئەو ڕوئیایی بۆ پەروەردە هەیە کە ڕوئیایەکە ئێمە بەس تەنها مۆزەفێک یان کارمەندێک لە بوارێکی دیاریکراوە پەروەردە ئەکەین و لێی ئەگەڕین ئەمە ڕوئیایەکی نادیموکراسیانەیە. لە دیدی دیموکراسێتە لە دیدی فەلسفەی دیموکراسێتە ئەبێ هاوڵاتیەک دروستکەی کە بەشداری گشتی بکە کە سیاسەت بە ئەرک و بەشداری گشتی و پانتایی گشتی بە ئەرک و ئیلتیزاماتی سەرشانی خۆی بزانێ. لە ناو پێداگۆژیە ئێمە 6 مۆدیولمان هەیە 6 دەستەوانەمان هەیە. ئەم دەستەوانانە ئیش لەسەرەوەکەن کە 6 ڕەهەندی خوێندنی باڵا دەستکاری بکەین. لە ڕەهەندی یەکەمە بۆیە ئەڵێم ئێمە سوودمان لە پێشکەوتنەکانی ئێستای مرۆڤایەتی بینیوە بە تامونەکەیەکی کۆمەڵگەی کوردی دامان ڕشتۆتەوە. ئەو پێشکەوتنانەی کە ئێستا لە دنیاە هەن و ئێوە
بمان وەستێنن لە هەر جێگایەکە کە هەستەکەن ئەمە لەگەڵ کۆمەڵگەی کوردیان نایەتەوە یان سوودی بۆ کۆمەڵگەی کوردی نییە. بمان وەستێنن لە هەر شوێنەکایەوە هەستان بۆ کرد. لە هەوڵی یەکەما ئێمەمانەوێت وەکو کاک دکتۆر باسی کرد بەرەو پێشچوونە تەکنەلۆژیەکان و کەرەستە تەکنەلۆژیەکان بکەین بە بەشێک لە پەروەردە. لە دەستەوانەی دووهەمە ئێمە ئیش لەسەر بەسەنتەرکردنی فێرخوازەکەین کە چۆن سیستمی ئێمە بارگۆڕانێکی پێویستە لە مامۆستا سەنتەریەوە بۆ فێرخواز سەنتەری. لە دەستەوانەی سێهەمە یاخود لە ڕەهەندی سێهەمە ئێمە ئیش لەسەرەوەکەین کە هاوڕێی بەڕێزم کاک دکتۆر لێبڕاوانە لە 5 ساڵی ڕابردووە کە یەکێکە لە باشترین ڕاهێنەرەکانی پێداگۆژی کاری لەسەر کردووە ئەویش بابەتی هێنانی کەرەستەی داهێنەرانەیە و دووبارە بیرکردنەوەی ڕادیکەڵە یعنی ڕادیکەڵانە بیرکردنەوەیە لە تەقیم و شێوازی هەڵسەنگاندن کە ئێمە چۆن بتوانین محاضرات تەلقینکردن و نەسیحەتکردن تێپەڕێنین و چۆن بتوانین ئەو جۆرە لە فۆرمە لە تاقیکردنەوەی کە ئێستا هەیە لە پاڵەوەیە بگەڕین بۆ شێوازی تاقیکردنەوە هەڵسەنگاندنی تر کە لە دنیاە زیاتر لە 300 و شتێک شێوازی جیاوازی تاقیکردنەوە هەیە جگە لە ئێگزامەوەی کە ئاڵێ بیژمێرە بیبژێرە نازانم پرسیارەکە بکە باشترین حاڵەتە ئینسان تەقیمی زاکیرە و میمۆرەکەیەکرێت کە ئەوەی کە وەری گرتووە وەکو ئاوێنە وەکو چۆن پارێگە خەیتە بانکێک و دەریهێنیتەوەی کە پاولۆ فێرێری پێڵێ بانکینگ سیستم لە باشترین حاڵەتە سیستمەکە ئەوە تێناپەڕێنێ چۆن بتوانین لە دەرەوەی ئەمە بە دوای کەرەستەی جیاوازە بگەڕین. لە دەستەوانەی چوارەمە کە competence based education ئێمە هەوڵی ئەوەیەن کە دنیای دەرخیات و لەبەرکردن بگوێزینەوە بۆ دنیای بیرکردنەوە و توانست و کارامەیی لە پاڵەوەی کە فێرخوازێکی زانستی سیاسە بۆ بەمنمونە بێنمەوە لە بریەوەی کە هەر تەنها بزانێت تیۆرەکانی پەیوەندێنەوە دەوڵەتەکان چۆن ئیشەکە بتوانێت تحلیلێک لەسەر ئێستای دنیا و لەسەر ئەو ڕووداوە سیاسیانەی دەوروبەرمان بکات چۆن بتوانین نۆڵج و معریفە و کۆزانین بکەین بە توانست و سکیل و کارامەیی. ئێوە خۆتان بەردەوام دەست و پەنجەتان لەگەڵەوەیان نەرم کردووە کە تۆ فێرخوازێکە هەیە ئەزانێت بەڵام ناتوانێت لە بینیەوەی ئەزانێت و ناتوانێت دووشتی جیاوازە ئینسانەکرێ معریفەکەی هەبێت بەڵام نەتوانێت چۆن جێبەجێ بکە. ئێمە هەوڵێوایین کە ئەمە بگوێزینەوە بۆ ئەوە زانین بکەین بە توانست. لە دەستەوانەی پێنجەمە ئێمە لە کۆمەڵگەی کوردیا گفتوگۆیەک هەیە گفتوگۆیەکی ڕەش و سپیە. دەرچۆکانی زانکۆ پەیمانگاکانمان و شەشی ئامادەیمان کە کیەتە سەر هەلیکار چیان لێ بکەین. خەڵکێک ڕای وایە کە بێ حکومەت هەلیکاریان بۆ بدۆزێتەوە تەعینی بکەن کە ئەمەش ڕوئایەکە و دنیای ئێمە بەرەو ئاڕاستەیە ڕۆشتووە دنیای تەعینکردن و کاردۆزینەوە بەرەو کۆتایی هاتووە بەڕاستی. ئێستا حکومەت لاشەیەکی زەبەلاحە و زۆر ئیداری بۆ نادرێت لە پاڵەمە شاکەرتی تایبەت هەیە بەڵام لەناو پێداگۆجیە هەوڵی ڕێگەی سێهەمە درێت. ڕێگەی سێهەم دۆزینەوەی ڕێگەچارەی سێهەمەوەیە کە فێرخوازی ئێمە بتوانێت ببێ بە خاوەن بزنس و مەشروعی تایبەتی خۆی و حکومەت هەوڵی ئەوە بات فەندێکی دیاریکراوی هەبێت لە داهاتی نەوت و داهاتی ئەم وڵاتە ئێمە فەندێکمان هەبێت سندوقێکی هاندانمان هەبێت بۆ فێرخوازانی ئێمە و هیوادارم من پەیامە بگات بە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیران کە سندوقێک هەبێ بۆ هاندانی دەستگیرۆیی گەنجانی ئێمە کە قەرزی ماوە درێژیان باتێ بۆ ئەوەی کە مەشروعی بچووک و مامناوەند دروست بکەن و لە بەشی شەشەمە لە پێداگۆجی ئێمە هەوڵی گەشەپێدانی ریسێرچە درێ یاخود توێژینەوە بخرێتە خزمەتی چارەسەرکردنی پرسە کۆمەڵایەتی و پرسە سیاسی و پرسە کۆمەلگاییەکانی کۆمەلگەی کوردیەوە. لە بەشی دووەمی قسەکانمە کاک دکتۆرە گەر ئیجازەم بیت چەند خولەکێک لە بەشی دووەمی قسەکانمە مێ باسی ئەوە بکەم کە فەراغێک لە بینی لە نێوان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەیە هەیە. ئەم فەراغە پەیوەندی بەوە هەیە ئێمە لە خوێندنی باڵاوە لە دوای 18 ساڵیەوە ئەرکی پەروەردەکردنی مامۆسا و ئەرکی پەروەردەکردنینەوەی داهاتوومان گرتۆتە ئەستۆ 14 ساڵ لەم پرۆسەیە ئەرکی وەزارەتی پەروەردەیە. ئێمە پێویستمان بە داڕشتنی ڕوئایەکی نیشتیمانیە کە ئەم مەشروعی باسمان کرد خۆشبەختانە لە خوێندنی باڵا سەرکەوتوو بووە بە فراهەمکردنی هەمان ژینگە و بەسەر لە سەرڕێگەشتنی هەمان ڕوئیا ئێمە ئەتوانین ئیشەکەمان یەکتری تەواو بکەین. بەردەوام لە خوێندنی باڵا قسەیەک کە ڕوبەڕوومانە بێتەوە لە خولەکانە مامۆساکان ئەڵێن ئێمە زۆر سوودمان لەم کۆرسە بینیوە بەڵام کاکە ئێوە هەوڵێک بن هاوارێک بکەن کە وەزارەتی پەروەردەش هەمان مەشروعی لێ دەست پێ بکە و وەزارەتی پەروەردەش هەمان مەشروع دەست پێ بکە بۆی ئێمە یەک ڕوئیای مشتەرەکمان هەبێ. من وەکو ستەم تەمەنایەکم هەیە
هیواخوازم ڕۆژێک لە کوردستان پرسی پەروەردە لە پرسێکی حزبی ململانەی حزبی و دابەشبوونی حزبیەوە بهێنرێتە دەرەوە وەکو پرسێکی نیشتیمانی سیر بکرێ لە کۆمەڵگەی کوردیە ئێمە لەناو کۆمەڵگەیەکی دابەشبووی قوڵە لەناو کۆمەڵگەیەکی بە سیاسی بووە لەناو کۆمەڵگەیەکە هەر شتێک بە تەرازوی حزب پێورێ ئێمە قورسە بتوانین باز لە پرۆژەیەکی نیشتیمانی بکەین خۆشبەختانە لەناو خوێندنی باڵایە لە گەرمیانەوە بۆ دوهۆک ئەم مەشروعی توانەسازیە توانیوێتی وەکو پردی پێکەوە گرێدانی کۆمەڵگەیەکی دابەشبوو کار بکات بەڵام من هەمان خۆزگەم هەیە کە لە نێوان خوێندنی باڵا و پەروەردەشە ڕوئایەکی مشتەرەکدا بڕێژین کە پێکەوە چوارچێوەیەکمان هەبێ کە هەموو چاومان لەبەو بێ کە ئەوەی ئێمە لە پەروەردە و خوێندنی بانام ئەمانەوێ دروستکردنی هاوڵاتیەکی چالاکە ئەم هاوڵاتیە چالاکە لە نەتیجە سوودی بۆ کۆمەڵگەی کوردی هەیە لە نەتیجە بەشداری گشتیەکە بۆیە پێکەوە گرێدانی هەردوو لامان من بۆیە لەسەر ئەوە وەستام کە ئێمە چی لە خوێندنی باڵا ئەکەین یان ئەو مەشروعی ئێمە لەوێ دەستمان پێکردووە لەگەڵ هاوکاران و هاوڕێیانمانە چییە بۆ ئەوەی کە ڕوئایەکی مشتەرەک دروستکەین کاتێک کە هێتە سەر کۆتا خاڵ کە ئەمەوێ باسی بکەم لە کوردستانە دوو لایەنی کەم چەند ئارگومنتێکی مەترسیدار هەیە لەناو کۆمەڵگەی پەروەردەییە کە لەم پانێڵە و لەم کۆڕبەندە و لە کۆڕبەندی پار ساڵی شاباسەکرا چەند ئارگومنت و دیدگایەکی مەترسیدار هەیە کە من ئەمەوێ لەسەری بۆستم یەکەم ئارگومنتی مەترسیدار ئەوەیە کە بە چاوێکی کەم سەیری ئەمنەوە نوێیە ئەکرێ کە ئێستا لە کوردستانە ئەم نوێیە زۆر جار خەریکی پرۆسەیەکی تاریکاندن و دێواندن و زۆر جاریش یینن ئەوەی کە پێڵن پرۆسێکی بە شەیتانیکردنە کە گوایەنەوەیەک لە کوردستان بەڕێوەیە هیچ ئینتیمای نیشتیمانی نییە ئەم نەوەیە هیچ نازانێ نەوەی تەکنەلۆژیایە ئەم دیدگایانە زۆر مەترسیدارن و من بەو توانم تەواضعی کە هەمە تا بتوانم بەرگری لەوە کەم کە ئەم قسەیە لە جێگەی خۆیانە دیدگای دووهەم کە مەترسیدارە بە هەمان شێوە بەسەر چاو دیدگای دووەم کە بە هەمان شێوە مەترسیدارە لۆمەکردنی مامۆسایانی زانکۆ و پەروەردەیە بەوەی کە ئەمان ناتوانن ئیشەکەی بکە ئیشی خۆیان بەباشی بکەن تکاتان لێ یەکەم کەس مەنێرنەوە بۆ ماڵەوە هیچ مامۆسایەک مەنێرنەوە بۆ ماڵەوە هەوڵ بەن جارێکی تر پەروەردەیان بکەن لەو جێگایی کە فێرخوازێک و مامۆسایەک کە ناتوانێ ئیشەکەی بەباشی بکە و کە ئاگداری ئەوە نییە کە حەز و توانە و چێژی فێربوونی نەکردووە ئەوان نین بەرپرسیارن بەرپرسیارەتەکە بە پلەی یەکەم لەسەر ئاستی ستونی لەسەر بڕایەتداڕێژەرانی بواری حکومڕانی و پەروەردەیە ئەوە لەسەر ئاستا ستونیەکەی لەسەر ئاستا ئاسۆیەکەشی لەسەر شانی پەروەردەکارانە من قسەکانم بەوە کۆتایی پێهێنم زۆر جار لە کوردستان ڕەشبینیەکی زۆر هەیە ئەڵە کاکە جان تۆ خەریکی ئەمەی لە سوودێکات چەند مامۆسایەک پەروەردەکەی چ سوودێکی هەیە چی بکەین لە وڵاتە بەڕاستی ئەمە چ سوودێکی ئێمە توانین چی بکەین لەناو ئەم هەموو تاریکی و لەناو ئەم هەموو گرفت و کێشە کۆمەڵایەتی و سیاسیانەی دەوروبەری ئێمەیە من قسەکەم لە کۆتاییە بۆ کۆتایی هێنم بەڕاستی لە حیوارێکە لە جێگایەکە لە بینی سپارتاکۆس و سوپاسالارێکی ڕۆما کە بە شۆڕشی کۆیلەکان ناسراوە حیوارێکی زۆر سەرنجڕاکێشی تایە لەوێ سپارتاکۆس کە سوپاسالارەکە بینێ لە بەردرگای ڕۆم نزیک بۆتەوە سپارتاکۆس بە سوپاسالارەکە ئەڵێ جاری داهاتووە بینم ئەو کوژم سوپاسالارەکە بە سپارتاکۆس ئەڵێ جاری داهاتوو تۆ ئەم بینی هەوڵەی بمکوژی سپارتاکۆس بە سوپاسالارەکە ئەڵێ هەوڵدان هەموو ئەو شتەیە کە ئینسانێکی ئازا دەتوانێت بیکە بۆیە من قسەم ڕووی دەمم لە پەروەردەکارانە ئاسانە لە ماڵەوە دانیشین و بڵین زانکۆی ئێمە هیچی تا بەسەر نییە زانکۆی ئێمە لە سەر و لێژبوونەوەیە ئاسانە بڵین پەروەردەی ئێمە هیچ بنەمایەکی تیان نییە هیچی لێ سەوز نابێ بەڵام قورسە هەوڵ بدرێ بۆیە من هیوادارم هەوڵەکانمان بە ئاراستی ئەوە بێ کە ئەوەی پێمانەکرێت لە شوێنی خۆمانەوە مامۆساکانمان و بڕیاردارە ڕژانانی پەروەردەیی هەوڵی دروستکردنی سەرەتایەکی نوێ بدرێ لەسەر ئەو بنەما و ڕۆیایی کە باسمان کرد و زۆر خۆشحاڵ و سوپاسانەکەم زۆر سوپاس مامۆسای بەڕێز مامۆستا ستەم بۆ پرسیارەکانت بەڕاستی کاتمان بە پێی ئەوەی کە پانێڵی پێشوا بزانام تۆزە درەنگتر کۆتایی پێهات لەبەرەوە تقریبا 15 خولەکمان ماوە پرسیار چەند پرسیارێکیان ناردووە کاک تۆری بەڕێز ئەگەر پرسیاری ئەتەوێت جوابی پرسیار بیتەوە نووسیوتە یاخۆت پرسیارێک نووسرا بوو یەک دوو تعلیقی بچووتشم هەیە و تەواو
با کورتی فەرموو زۆر سپاس وڵا زۆر سپاسی برادران دەکەن کە شتی زۆر باشیان کرد پرسیارێک دکتۆر ئومێد کردبووی ئایا مامۆستای ڕۆبۆت دەتوانێت جێگەی ئەوە بگرێتەوە یان نا مامۆستای تر بگرێتەوە بۆ ئەوی لەگەڵ ئەلفا تەعامل بکە من پێم وایە مامۆستای ڕۆبۆت قەت ناتوانێت جێگەی مامۆستای فعلی بگرێتەوە بەهۆی با بڵێن ئەو لایەنە کۆمەڵایەتی و هەست و عاتیفەیەی کە لە ناو دانیا بەڵام ئەو مامۆستایی جێگەی مامۆستای پۆل دەگرێتەوە ئەوەیە کە ژیری دەستکرد دەزانێت بەکاربێنێ یعنی هەر مامۆستایە بەڵام توانای هەیە ژیری دەستکرد لە خزمەتی خۆی بەکاربێنێ ئەوە دەتوانێت جێگەی مامۆستایەک بگرێتەوە کە ناتوانێت ژیری دەستکرد بەکاربێنێ بە کورتی لەگەڵ قسەکان زۆربەی برادرانم بەڵام ئەوەی من پێم وایە ضروریە بیری لێ بکرێتەوە پێشتر ئەگەر مامۆستا سنتەر بوو بێ ئێستا بە پێداگۆجی قوتابی بۆتە سنتەر من پێم وایە مەرحەلەی قوتابی سنتەر بوونیش تێپەڕیوە ئێستا دەبێت فێربوون ببێتە سنتەر یعنی دەبێت فێربوونەکە پرۆسەی فێربوونەکە ببێتە سنتەر کە فێری بکەیت چۆن فێر بێ نەک تەنها بەس قوتابیەکە بکەیتە سنتەر و هەرچەندە دەزانم ڕەنگە هەردووکمان یەک بگرینەوە لەو شتەی کە ئەوەش بەشێکی بەوە دەکرێت کە قوتابیەکە سنتەر بێت بەشێکی بەڵام دەبێت هەممی ئێمە خەمی ئێمە هەمووی پرۆسەی فێربوونەکە بێ فێری بکەیت لە هەڵسەنگاندنەوە ئەگەر یەک کاتی ترم هەبێتەوە لە هەڵسەنگاندنەوە منش پێم وایە هەڵسەنگاندنی هەم خوێندنی باڵا هەم وەزارەتی پەروەردە پێویستی بە پێداچوونەوەیە شێوازی هەڵسەنگاندنەکە بە لێکچواندنێکی زۆر کورت ئەگەر چەند ئاژەڵێک بێنی دای بنەی بۆ نمونە مانگایەک گوێ درێژێک مەیمونێک ماسیەک بڵێ یەڵا تاقیکردنەوەتان پێ دەکەم بزانم چێ دەتوانێت بەسەر ئەو دارە هەڵگەڕێ بەسەر ئەو درەختە هەڵگەڕێ کامیان دەباتەوە بەڕێزە بە دڵنیایی مەیمونەکە دەیباتەوە چکە ئەو با بڵێن ئەو توانایی بەسەردا هەڵگەڕانە هی ئەوە ئیشی ئەوە زیاتر مەبەستم ئەوەیە کە ئەمە هەمان ئیمتیحان هەمان تاقیکردنەوە بۆ 100,000 قوتابی دەکەین ناکرێ هەمووی نفسی تاقیکردنەوە بێ کە هەمان تاقیکردنەوە بۆ 40 کەس دەکەین لە ناو شعبەیەکە ناکرێ هەمان دەبێ بژاردەی تێدا بێ دەبێ پرسیاری جیاجیای تێدا بێ بۆ توانای جیاجیا بۆ کەسی جیاجیا ئەگەر نا کەس ناتوانێ هەموو گرەوەکە بباتەوە کاکتۆر زۆر سپاس بە یەک دەرفەتی کورتیش بین بە ئەم یەک خاڵی تر مەجال ماوەیە ئەزمون وەرگرتن لە ئەزمونی گەلان زۆر گرنگەوەی مامۆستا باسی کرد بەڕێزان ئەگەر سەیری ستاندەرەکانی مامۆستای سەرکەوتوو لە وڵاتانی ئەمریکا و ئەندەنوسیا و فینلەندا بکەیت زۆربەی هەر زۆریان لەگەڵ ئەوەن کە زانستەکە یەکەم نییە ئەگەر لەوەی ئەمریکا دەستان دەردی هەیە بە 4 کاتیگۆری دابەشی کردووە یەکەمیان دەڵێ فێربوون دووەمیان دەڵێ زانیاری ناوەڕۆک سێمیان دەڵێ وانەوتنەوە چوارەمیان دەڵێ بەرپرسیارەتی ئەگەر ئەوەی ئەندەنوسیا باز بکەین کە یەکێکە لە وڵاتە پێشکەوتوەکان لە بواری پەروەردە ئێستا ئەو 6 دەرەنجامی داناوە 6 ئاوتکەمی داناوە کە یەکێکیان دەڵێ پەروەردەکارێکی ئەخلاقی بێ کەسێکی کارامە بێ هەماهەنگکار بێ سەرکردە بێ بنیادنەر بێ لە ڕووی فەرهەنگیەوە ئاشنا بێ ئەوەی فینلەندا ئەوەی بەڕێزانی پێداگۆجی زۆر باسی دەکەن بفعل تەواوە ئەویش حوت توانستی داناوە کە ئیشی لەسەر دەکا ئەویشیان بیرکردنەوە و فێربوونە توانستی فەرهەنگیە ئاگاداربوون و تعبیرکردن لە خودە ئاگادار ئاشنابوونی فرەڕەهەندە هەروەها تەکنەلۆجیایە هەروەها ئەوەی مامۆستا باسی کرد بەشداریکردنی بەرپرسیارانە و هاوبەشیکردنە لە ئایندەسازی تەمەشای ئەگەر ئەو پێوەرانە سیر بکەیت بزانین خۆمان تەمەشا بکەین بزانین لە کوێین دەکرێت هەڵبژاردەیەک لەو خاڵانە بکەینە چوارچێوەیەکی نیشتیمانی بۆ ئەوەی بتوانین لە ڕاهێنانەکاندا کاری لەسەر بکەین و زۆر سپاس. خۆش بێ زۆر سپاس لە بابەتی ئەوەی کە باس کرا لە ڕووی ڕاهێنانی مامۆساکان و ئەوانە ئەوە لێرەشە وەبزان پرسیار هەر بۆ جەنابیشت هاتووە لەسەر و مۆزوعە ئایا مۆزوعی ستانداردی نیشتیمانی کە ئێمە بە تەمای دای بنین کارێکی قورسە بەڕاستی ئەوە وڵاتەکان خۆیان دایمە شایەتی ئەوەیە وڵاتە پێشکەوتوانەی کە هەیە وڵاتێکی وەکو فنلەندا بۆ مناڵێت 40 ساڵمان بیستووە تا ئەم پرۆسەی ڕێفۆرمەمان دەست پێ کردووە هانی شتێک نییە بڵێ لە کاتێکی کورتە ئەم شتە جێبەجێکرێ بەڵێ دنیایەک چالنج و تەحەدیاتیە لە دنیای گلۆبەڵایزیشنە ستانداردی نیشتیمانی یانی چی بکەین کە شتێک بە سیاغی کۆنتێکستی کوردەواریەوە دا بمەزرێنی کە بتوانین سوودێک بە سیستەمی پەروەردەی خۆمان بگەێنین ناوی بنێ ستانداردی نیشتیمانی.
ڕاستیدا استراتیژی پەروەردەیی استراتیژیەکی درێژخایانە هەرە استراتیژی ڕاهێنانە حەوت ساڵەی کە جەنابی وەزیر باسی کرد یەکێک جۆرێکە لەم سەرپێخستنی هەوڵانە بەنمونە لە ئەم استراتیژی بە نیشتیمانیکردن و ستانداردی نیشتیمانی تۆ دەبێت پێوەرەکانت ڕوون بێ ئەم معیارانە چین کە تۆ داوای دەکەی و ئەم پێداویستیانەی کۆمەڵگا کە تۆ کۆمەڵگات بە وردی خوێندۆتەوە لە ڕاستیدا پێداویستی کۆمەڵگا تەنیا بازار نییە بریتی نییە لەوەی کە تۆ زەڕ بەسەر هێندێک بابەتدا بێنی و سەحێکیشین لە هێندێک بابەتی دیکە بدەیت ئێمە لە نیشتیمانسازی و لە مرۆڤسازی و تواناسازی پێویستمان بە پەروەردەکردنی پێشمەرگەیە پێویستمان بە پەروەردەکردنی بازرگانە بەهی پزیشکە بەهی مامۆستایە بەهی هەر کەسێکە بەهی هەر توانستێکە لەنێو ئەم کۆمەڵگایەدا لە ڕاستیدا ئەم پرۆسە نیشتیمانیە دەیهەوێ بۆچوونەکان بگۆڕێ لەبارەی خوێندەواری لەمڕۆدا تەنیا نەزانینی ئەلفوبێ و خوێندنەوە و نووسین نییە بەڵکو نەزانینە سەبارەت بۆ هەموو گۆڕانکاری و تەکنۆلۆژیا و ئامێرانەی کاتونەتە بەردەست ئەوەی کە نازانێ پەندە کوردیەکان و حکمەتە کۆنەکان دانایی قوڵیان تێدایە لەوەی کە وەستای قسان کۆڵەواری دەستان لە ڕاستیدا ئێمە کارامەیەکمان دەوێت ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێکرد ئەمڕۆ لە نێوان مەسلەی معریفە و کارامەییدا یان بە پراکتیکردنی معریفە ئیشکالێتی قوڵ هەیە ئێمە هیچ کێشەیەکمان نییە کە معریفەمان هەیە بەڵام ئایا چۆن دەیکەین بە کارامەیی ئەم نەخوێندەواریە تازەیە کە تۆ نەتوانی ئەکاونتێک بکەیەوە تۆ نەتوانی لە پرۆسێسێکی جیهانی گلۆبەلایزیشن بەشداری بکەی ئەمە کارەساتە بەڵام چۆن ئێمە نابێ بچینە ناو سیستەمەکانی ئەوان و سیستەمەکانی ئەوان بەسەر خۆماندا جێبەجێ بکەین ئێمە حتا لە سیستەمە دیجیتاڵی و مەجازی و ڤێرچواڵەکاندا دەبێ سیستەمی نیشتیمانی خۆمان هەبێ خاڵێکی دیکەی گرنگەوەیە کە بۆ ئەم سیستەمە زۆر گرنگە مامۆسای ئێمە فێرخوازی ئێمە بزانێت کە ئەوەی ئەنجامی دەدا ئەرکە لە نیشتیمانسازیدا لوتف نییە ئیختیار نییە و ئیجبارکردنیش نییە ئەوە خۆیەتی دەیکا ئەرک بەسەر خۆیەوەکە بنمونە چۆن ماڵەکەی خۆی هەست دەکا کە لە ماڵێکدایە ئاوا لە نیشتیمانەکەشی هەست بکا کە لە ماڵێکدایە ئاوا لە فێرگەکەی هەست بکا کە ئەمە ماڵە بنمونە بۆچی پەنجەرەی ماڵەکەی خۆت ناشێنی بەڵام پەنجەرەی فێرگەکەت دەشێنی بۆچی ئەمە دەکەی بۆچی ماڵەکەت پاگرا دەگری بەڵام ژینگەی فێرگە پاگرا ناگری لەبەر ئەوەی ئەم قیەم و بەها و بیرکردنەوە نیشتیمانیەی وەرنەگرتووە لە هەمان کاتدامە مەسلەیەکی زۆر گرنگە بۆ ئێمەی کورد کە بێقەوارەی دەوڵەتین ئەم پرۆسەی نیشتیمانسازیە ئامانجێکی درێژخایەنی لە نهایەتی مەتافدا بۆ دەوڵەتسازیە ئەگە هەتا خەڵکی ئێمە تاکی ئێمە نەزانێ نیشتیمانسازی و قیەمەکانی بنمونە بەرپرسیارەتی چییە ئازادی چییە بنمونە نەتوانێ ئەوەی کە دەیزانێ ئەنجامی بدات بۆ کۆمەڵگاکەی لە پێناو بەرژەوەندی نیشتیمانەکەی و نەتوانێ فەلسەفەیەکی پەروەردەیی نیشتیمانی لەسەر ئەساسی پێکەوە ژیان و لێبوردەیی و ڕێزگرتنی ئەوانی دیکە و بە ئۆکسجینکردنی دێمۆکراسی بنیاد بنێ بێگومان ناتوانێ پرۆسەی دەوڵەتداری سەرپێ بخە ئەوە زۆر گرنگە ئەم ستاندارد و فڕیمە بۆ ئەوە گرنگەکە لە نهایەتدا ئێمە لە نیشتیمانسازیەوە بەرەو دەوڵەتسازی بڕۆین تاوەکو هەموو دامەزراوەکانمان و مرۆڤەکانمان و ئەم بنیاتە بنەڕەتیانەی کە لە کۆمەڵگادا هەیە بە نیشتیمانی نەکرێ بێگومان دەوڵەت لەسەر ئەساسی و نیشتیمانە دروست دەبێت جا حتا ئەگەر دنیا وای لێ هات هەمومان لە ڤێرچوال و لە مەجازدا بووین دەوڵەتێک لە مەجاز دروست دەکەین بەڵام بالێژدا نیشتیمانی خۆمان هەبێ نەک بچینە سەر سفری ئەوانی دیکە و ئەو نامۆیی و دابڕانە گەورە لە نێوان قسە و کرداردا نەهێڵین قسە هەزارە دوانی بەکارە وەستای قسان نەبین کۆڵەواری دەستان بین کۆڵەواری دەستان ئەمڕۆ نەخوێندەوارە بار قسە بزانێ با هەموو شتێک بزانێ سپاس بۆ جەنابتان. I will ask one question to Ms. Nelle. Mr. Minister was talking about the challenges that we are facing when we are talking about reform in education. That one takes time, especially dealing with the new generation of Alpha. So based on your experience, what we can do, how we can overcome these challenges? Do you have any experience with those type of countries that they struggled with this kind of challenges? I think first of all that what's been mentioned several times is the whole idea of we need a long-term strategy and we need to go step by step.
It's like Finland took 40 years. Some countries went much faster. But, you know, first of all, you don't want to be Finland. You want to be yourself. Yes. You want to move towards something that works for you. I always say, please don't copy. Yes. Because countries that tried to copy other countries have been highly unsuccessful and are often now at the second or third wave of education reform. So I think that's very important. Developing a long-term plan, but that takes it step by step. I think teachers are the key, okay? Technology is not, like colleagues said, technology is not going to take away the job of the teacher. Technology is going to replace the teacher who doesn't know how to use technology, yes. Yeah. But, so I think teachers are the key, and I think that upskilling teachers and, how can I say it, making the teaching profession more professional. Yeah. I think the key to Finland, if I look at Finland and everything that's been said about Finland, all the research, and you can say, yes, they pay their teachers very well, yes, you know, all of these things. But the one thing in Finland that stands out for me is that in Finland, teachers are highly respected and they are considered professionals. So I think that's where it all starts. We need to look at what can we do to change the role of the teacher, but also to make them professionals. I think the teachers really are key, but then going, you know, setting a long-term strategy and going at it step by step, and also that monitoring and evaluation as we move forward. You know, I think countries where it went wrong, they all went at it very fast. They tried to achieve change overnight. They didn't really monitor and see where, you know, things weren't going very well, and so they weren't successful. So I think that you know, those are, to me, those mechanisms. And yes, higher education, you know, assessment within education, all the different departments and entities working very close together, where research and practice really support each other. I think that's very important. Thank you very much. My last question within 3 minutes, Mama Jan. Holba, جوابم برو لسه دقيقة سيخلك. جنابي وزير باسي كمالك لو خالاني كرك جناب تانجون تان ليبو وكو أو challenge كهيا وبشكل درجة مكان كلا pedagogy هيا. جناب توكو سروشي يشكل لسنتركاني pedagogy لكردستان. چه بدو داشونه فیدباکی کارچنه لماوی کی کورتاه و کو جنابی شی باسی کر بلام اما چی من بدستوی لیستای و کو نتیجه کگر شانی خالتی بین و کو فیدباک بلین ام پروسه باشه و اما چون توانی با کمال گورانکاری و هول بین یارمتی ما مصانی وزارتی پرورده بین که ام پروسه سرکوتوبه. دست خوشکاک دکتور براسی خوشحال بم با قسەکانی جنابی وزیر که ئێستا دوای 2 ساڵ لەم کۆڕبەندە خەریکە پردێکی پەیوەندی و ڕۆیایەکی مشتەرەک دروست دەکەین و بە خۆشحاڵیەوە پێشنیارەکەی جەنابەت بۆ بەشداریکردن لە داڕشتنی ئەو ڕۆیایە قبوڵەکەین و بەشدارە بین تایە. بە سروشتی خۆشم بەشدار بم لە هەر پرۆژەیەکە دوای بەرگری لێ یەکەم چونکە بەشدار بووم لە گفتوگۆکەیە. سەبارەت بە کۆمنتی ئەندازەی کاریگەریەکە مەشروعەکە 2019 دەستی پێکردووە و لە بەشی یەکەمیشمە پایلەت ستەدی بوو وەکو تەجروبە خولەکە ڕۆشتووە تاوەکو ئێستا 7,000 مامۆسا مەشقی پێکراوە نزیکی 7,000 مامۆسا لە خوێندنی باڵا و لە وەزارەتی پەروەردە و لە وەزارەتەکانی تریش مەشقیان پێکراوە. قەت ئەومان نەکردووە بە پێوەر کە ئەم مامۆسایار کەسێک بڕوانامەی ماستەر یا دکتۆرای هەبوو بێ وەکو برای بەڕێزم کاک دکتۆراران باسی کرد جا لە وەزارەتی ناوخۆ بێ یا کارەبە لە کشتوکاڵ و بێ یا پەروەردە وتومانە بابێت ئێمە پێویستمان بەوەیە کە جارێکی تر ئەم کادرە ئەم هەڵگری بڕوانامەی خوێندنی باڵایە مەشقێکی تر ببینێ. لەم 4 ساڵەیە ئێمە ئیشمان لەسەر ئەو بەڕێزانە کردووە کە نازناوی زانستیان نەبووە. بە تعبیرێکی تر ئەو جیلەی کە هەتاوەکو ئێستا نازناوی زانستی نیە لە زانکۆکانە ئێمە مامەڵەمان لەگەڵ ئەمانەیە کردووە و ئەم خەڵکەش بە سروشتیەوەی کە ئیشان بەشێکیان ئیشیان دەستکەوتووە بەشێکی تریشان شوێنی کاریان نەبووە بڵاون پەرش و بڵاون. ئەمە یەکێک لە سەبەبەکان. دوو ئەم پرۆسەی گۆڕانکاریە پرۆسەیەکی دوورمەودایە. گۆڕانکاریەکەی ئەگەر مامۆسایەک لە کۆلێژی پەروەردە وەربگرین 2019 خولی پێداگۆجی بینی بێ ئێستا ئەم ساڵ یا ساڵی داهاتوو دەرچۆکەی یعنی بەر ئەوواکەوێت کە دەرچووی هەبێ. ئەمە لە باشترین حاڵەتە ئەگەر ئەم مامۆسایە 2019 لە کۆلێژی پەروەردە پێداگۆجی بینی بێ و نازناوی زانستی وەرگرتە بێ ئێستا لە 2024 ڕەنگە دەرچۆکەی هەبێت و هەست بە کاریگەریەکەی بکەین.
نایشارمەوە زۆر بە سەراحەتەمەوێ ئاماژە بە کێشەیەک بکەم کە ئێمە هەمانە لە خوێندنی باڵایە ئەم پرۆژێ بێ گرفت و کێشە نییە ئەویش گرفت و کێشەی ئەو مامۆسایانن کە نازناوی زانستیان هەیە یعنی پێش وەخت نازناوی زانستیان هەیە و پێشووتر خولی شیاندنی وانەوتنەوەیان خوێندووە من ڕێگە بە خۆم نایم بە هیچ جۆرێک قسە لەسەر ئەوە بکەم یان ڕەخنە لەو نەوەی پێشووتر بگرم خۆشبەختانە و بە سوپاسێکی زۆرەوە هەستەکەم قەدەر و یەزان خۆشی ویستوم کە بەردەوام مامۆسای باشمە بووە و بەر مامۆسای زۆر باش کەوتوم لە ژیانمە ئەوەی کە 2019 ئێمە لە فنلەندا بەری کەوتوین لە پرسی بە سەنتەرکردنی فێرخوازە دکتۆر زانا ڕەوف لە 2009 لە زانکۆی سلێمانی جێبەجێ کرد لەبەرەوە لەو جیلە مامۆسای زۆر باشم هەبووە بەڵام ئێمە گرفتێکیشمان هەیە کە ئەو مامۆسا بەڕێزانە کە نازناویان هەیە کە زۆر جار پرۆفیسۆری یاریدەدەرن مامۆسامانن ئەیانخینە سەر و سەرچاومان بەدەست جۆرێک لە کێشەی ئیگۆ لە خوێندنی باڵاوە ئەناڵێنین کێشەی ئیگۆ لە ناو زانکۆکانی ئێمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە کە ئێمە خەڵکێکمان هەیە ڕای وایە کە معریفە و زانین و خوێندنی ختم کردووە کە ئیتر پێویستی بەوە نییە جارێکی تر خولێکی مەشق و شیاندن بخوێنێ کە ئەگەر بش فڕێ هەر بزنە یعنی ئێمە بەدۆست خەڵکێکەوە ئەناڵێنین کە بەڕاستی نایەت ئامادەی ئەوە بێ بکرێتەوە بەرەو فێربوون دەواازەکانی بەرگریکردنی بکاتەوە و فێر بێ لەگەڵ ئەمنەوەیە بەڕاستی ڕوئیای پەروەردەیی و ڕوئیای فێربوونمان زۆر جیاوازە من نامەوێت ناوی هیچ کۆلێژێک بێنین بەڵام لەناو ئەو زانکۆی سلێمانیە لەگەڵ هەندێک لەو بەڕێزانەیە بەڕاستی ڕوئیامان زۆر پێچەوانەیە بۆ فێربوون یەکێک لەو قسانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە ئەوەیە کە ئەڵێن پەروەردە بۆ نمونە پێداگۆجی مەجموعەیەک برادەر ئەیکات کە باگراوندی خۆیان پەروەردە نییە من زۆر ئەم قسەم زۆر لا جێگەی پرسیار و سەرنجە چۆن لە سیتەک باخەکانی لێ هەر کەسێک باخێکی ئەو سیاجی کردووە و شوێنێکی هین کردووە خەریکە اختصاسیش لە کوردستان وای لێت کە ئیتر مەسەلەن من اختصاسم سیاسەیە سیاجێکی بە دەورە ئەکەم ئیتر کەسی تر بۆی نییە قسە بکە کاک دکتۆر فەلسەفە بە هەمان شێوە و هەندێک برادەریش ڕایان وایە کە بواری پەروەردە بەس اختصاسی ئەوانە کەسێک لە باگراوندی علومی سیاسەیان کاک دکتۆر لە باگراوندێکی زانستی و نابێ قسەی لەسەر بکە ئەوە هی ئەوانە لەبەرەوەی ئەوان خوێندویانە بەڕاستی ئەم تێگەیشتێکی زۆر تەقلیدیە بۆ دنیا ئێستا لە دنیای باسی فرەکاییەکرێ باسی ئەوەکرێ کە مەڵتی دیسپلینەری way of looking at things ئەوەی کە تۆ فرەکایانە سەیری شت بکەی و پەروەردە بەڕاستی بواری هەمومانە بۆیە ئەو قسەی کە کاک دکتۆر کردی لە ئەندازەی کاریگەری ئێمە ئەندازەی کاریگەریەکەمان فیدباکی زۆر باش و وردمان وەرگرتوتەوە لەو کەسانەی کە نازناوی زانستیان نەبووە و ئێستا نازناوەکەیان وەرگرتووە بۆ ئەوانەی کە نازناوی زانستیان هەیە مەشروعێک لە خوێندنی باڵا ئامادەکراوە بۆی کە ئەوانیش خولێکی خێرا ببینن بەڵام بڕوان پێ بکەن زۆر بە حەزەر و زۆر بە لە سەرخۆیی و بەوریاییەوە وەکو عملیاتی مێشک بەنیازین ئەو پرۆژەیە تەرەحکەین بۆی ڕەتفعلی زۆر نەبێ یعنی ئێمە لە ژینگەیەکە ئەژین خەڵکێک ئاوا لە دوورۆ سەیرێکاڵێ کاکە مەجموعەیەک گەنجن هاتوون باسی پێداگۆجیەکەن لێیان گڕێ 4 ساڵی تر بێتاقەتە بن یعنی بەڕاستی ئەوە ڕوویەکێک بۆ لەو گرفتانەی کە نەوەیەک وەکوتم ئەم قسەیەم گشتاندن نییە بە هیچ جۆرێک یەک دنیا خەڵکی باش و مامۆسای باش لەو نەوەیە هەن بەڵام جۆرێک لە بەرەنگاریکردن جۆرێک لە بەربەست هەیە بۆ گۆڕانکاری و بۆ هاتنە پێشەوەی سەرەتایەکی نوێ ئەوە یەکێکە لەو سەرنجانەی کە ویستم لەسەر قسەکانی کاک دکتۆر بیکەم زۆر سپاس بۆ جەناب بەڕێزان زۆر داوای لێبوردنەکەین وابزانام کاتەکە زۆر لایاوە لە کاتی خۆی بە داوای لێبوردنەوە توانیمانەوە کە فەرکەین لەگەڵ پانێڵ لەسەر بەڕێزەکانمانە دووبارە زۆر سپاس بۆی بەڕێز کە گوێتان لێگرتین و شێری تێبینەکانتان کرد زۆر سپاس بۆ پانێڵ لەسەر بەڕێزەکان هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایە دەستان خۆش بێت.